بەڵامە چینی هاتن گوندەکەیان لێ تێکدای ناو گوندەکەی هەموو هەڵکەندرایە و بەردی خراپی لێ ڕووکرایە خەرگناتانی هاتو چوی ماڵەکەی خۆی بکە ئەگەر نەخۆشێکت هەبێ دەبێ بە نەقالە بیگوازیەوە دەرێ خۆپشاندانی یاخودگرتبوونەوەی هاوڵاتیانی گوندی سەردارە لە دژی یاخود لەبەر نەبوونی کەمی خزمەتگوزاری و هەروەها تەواو نەکردنی شەقامی سەرەکی ناوەوەی گوندەکەیان کە هەڵکەندراوە بە ئامانجی چاکردن تا ئێستا تەواو نەکراوە و لێرە کۆبوونەتەوە و ئەم شەقامە سەرەکییان گرتووە و داوا دەکەن کە شەقامەکەیان بۆ تەواو بکرێت با لە خۆیان بپرسم ئەمامەجان کێشەتان چێ داوای چی دەکەن؟ کێشەی گوندی سەردار ئەوەیە بە ماوەی لەوە پێش لە مانجی چارەوە تا ئێستاکە بڕیاردرا بوو ناوگوندی سەب بکەن بەڵامەچینێ سەب نەکرا پرۆژەکە لە مانجی چارەوە کرایەوە بەڕێز پارێزگاری هەولێر ئامادە بووە بەڵامەچینێ هاتن گوندەکەیان لێ تێکدای ناوگوندەکەی هەموو هەڵکەندرایە و بەردی خراپی لێ ڕووکرایە خەرگناتانی هاتو چوی ماڵەکەی خۆی بکە ئەگەر نەخۆشێکت هەبێ دەبێ بە نەقالە بیگوازیەوە دەرێ و لە حینی کاتیشدا کێشەی ئاومان هەیە ئەو بۆریانەی ناوگوندی زەمانێکی زۆر لە مێژە و کەلچینیە و ئێستاکە دەبێ بچی تەسویر بکەی کە شکایە و لە حینی کاتدا لەلایەنی خزمەتگوزاری خەڵکمان هەیە قوتابیمان هەیە لە پۆلی ناوەندی لە ناو کابینەی دەخینی و لە حینی کاتدا مزگەفتیشمان لەوانەیە 4-5 سارە هەتا ئێستا کە تەواو نەکرایە ئەدی ئەوە کێشەی گوندی سەردارە بۆ مەبەستەی بۆ داخوازیەکانیان بێتەدی ڕێیان گرتیا ئەو چێشاتان بۆ چارەسەر بکەی ئینجا ڕێگاکە دەکەن و بەڵێنتان داوامان وایە پارێزگاری هەولێر مادام بەخۆی ئەو پرۆژەی کردەوە با بەخۆشی بێتە سەرخەت کو بەڵێنی دایە و ئەو بڕەپارەی لۆ سەرف کردیە ئێستا کەش برێیانە کوونێ پشێمان بوویمەوە یاخود بێ لۆمان جێبەجێ بکە ئەو داواکاریەمان هەیە بەڵێ لە مانجی چارەوە جادەکە هەڵکەندراوە چانەکراوە بەڵێ دەست پێکرایە هەڵکەندراوە و خەرگ ناتوانێت بگاتەوە مارەکەی خۆی بە ئاسایە هەر هەموو سارەی لە دەرێ گوندی ڕدەگری و بە پادەستەوە ماڵی خۆی مترێک ببڕێ بۆ ماڵەکەی بەڵێ هەر هەموو گوندەکە بەو شێوەیە هەڵکەندرایە و ناتوانێت بگاتەوە ماڵەکەی خۆی بە سیارە خێر بێ بەڵێ ئەمە دیمەنەکانە هەروەکو لە دیمەنەکان دیارە ینی ئەم شەقامە سەرەکییان گرتووە و چەند تایەکیان سووتاندووە لێرە داوا دەکەن کە خزمەتگوزاری گوندەکەیان ینی بە تەواتی بۆ چا بکرێت و هەر پەیوەندیدار بەم بابەتە من هەر ئێستا پەیوەندیم بە کارزان عەبدولهادی سەرۆکی شارەوانی هەولێر کرد و ئەو بۆ 1964 ئەوەی ینی ئەوەی بە 1964 وت کە ئەم کێشەی ئەم گوندە بوویتە پرۆژە و هەروها درایتە بەڵێندەرەکە بەهۆی نەبوونی یانی خۆت بەهۆی کێشەی سویلا ئەم پرۆژەی بەجێهێشتووە و دووبارە دانیشتوینەوە هاتوینە سەخت ئەوە تەبان سەرۆکی شارەوانی هەولێر ئەوەی وت دووبارە هاتوینەوە سەرخەت بۆ ئەوەی کە دووبارە گوژمەی بۆ دابین کەین و بیدەینەوە بەڵێندەرێکی تر تا بێتە سەرخەت و کارەکان بکاتن.